دووەمین ڕۆژی کۆڕبەندی دیالۆگی مەنامەی پایتەختی بەحرین بەڕێوەچوو تێیدا پرسی ئاسایشی خۆرهەڵاتی ناوەڕاست و پاراستنی بەرژەوەندی زلهێزان تەوەری سەرەکی دیبێتەکانی بوو. یەکەمین دیبیت بە وەزیری بەرگری ئەمریکا دەستی پێکرد و تێیدا قسەی لەسەر ڕووبەڕووبوونەوەی داعش و دۆسێ ئەتۆمی ئێران و دۆخی ئەمنی عێراق کرد. لۆید ئۆستن وەزیری بەرگری ئەمریکا لە کۆڕبەندەکەدا ڕایگەیاند لەگەڵ هاوبەشانمان بەردەوام دەبین لە شەڕی تیرۆر تاوەکو دڵنیابین داعش ساڵ نەداتەوە. ئۆستن لەبارەی دۆخی عێراقەوە هۆشداریدایە ئەو لایەنانەی هەوڵ دەدەن سەروەری عێراق پێشێل بکەن و وتی پشتیوانی لە سەروەری و سربەخۆیی عێراق دەکەین و دژی هەر هەوڵێکیش دەوەستینەوە پێشێلی بکات. وتەکانی وەزیری بەرگری ئەمریکا لەبارەی عێراق لە کاتێکدایە دۆخی ئەمنی لە دوای هەڵبژاردننی پەرلەمانی مانگی ڕابردوو بە تەواوی ئاڵۆز بووە و کار گەشتووەتە ئاستێک هەوڵی تیرۆرکردنی سەرۆکوەزیرانی عێراق بدرێت. پرسی بەرنامە ئەتۆمەکەی ئێران بابەتێکی گەرمی ناو دیبەیتەکەی ئۆستن بوو. لەو بارەوە باسی لەوە کرد بە هیچ جۆرێک ڕێگە نادەن ئێران ببێتە خاوەنی چەکی ناوەکی. هەروەها ئاماژەی بەوەش کرد نابێت فڕۆکە بێفڕۆکەوانەکان ئاسایشی خۆرهەڵاتی ناوەڕاست بخەنە مەترسیەوە. لە بەشێکی قسەکانیدا تایبەت بە ئێران ئۆستن بە ئاشکرا دژایەتی وڵاتەکەی بەرامبەر کردەوەکانی ئێران دەربڕی و ڕایگەیاند دەمانەوێت ئازادی سۆڕانەوەی نێو دەریا لەو ناوچەیەوە دابین بکەین. وەزیری بەرگری ئەمریکا هۆشداری ئەوەیدا ئەگەر گفتوگۆکان لەگەڵ ئێران نەگەنە ئەنجام ئەوە هەموو بژاردەکان لە بەردەمیان کراوە دەبن. وتیشی ئەوان هیچ کات سەڵ لە بەرگریکردن لە بەرژەوەندەکانی خۆیان لە خۆرهەڵاتی ناوەڕاست ناکەنەوە و هەر کارێک پێویست بێت بۆ پاراستنی هاوبەشەکانیان ئەنجامی دەدەن. هەر لە دوای چەند کاتژمێرێک لە قسەکانی وەزیری بەرگری ئەمریکا ئێران دەست بە سەراگرتنی کەشتیەکی لە ئاوەکانی کەنداو ڕاگەیاند. هێشتاش دیار نییە هەنگاوەکەی ئێران وەڵامێکە بۆ لێدوانە توندەکانی وەزیری بەرگری ئەمریکا یان حاڵەتێکی ئاساییە. لێدوانەکانی وەزیری بەرگری ئەمریکا لەبارەی ئێران لە کاتێکدایە گفتوگۆکان بۆ زیندووکردنەوەی ڕێکەوتنی ئەتۆمی ئەو وڵاتە هێشتا بەردەوامن، بەڵام ئاراستەی زیاتر بەرەو لە ناوچوونی یەکجاری ڕێکەوتنەکە دەڕوات. هەر لە دیبەیتەکانی کۆڕبەندی دیالۆگی مەنامە ڕۆبێرت مالی نوێنەری تایبەتی ئەمریکا بۆ کاروباری ئێران ڕایگەیاندووە گفتوگۆکانی تایبەت بە چالاکردنەوەی ڕێکەوتنی ئەتۆمی ئێران گەیشتونەتە ئاستەیەک کە ڕێگای گەڕانەوە بۆ زیندووکردنەوەی ڕێکەوتنەکەی سەخت کردووە.